گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی بازاری قەیسەری کەرکووک کە سوتاوە بەڕێز عەلی حەمادی جێگری پارێزگاری کەرکووک بە کاروباری هونەری و ڕۆژشوێنەکانی قەرەبووکردنەوەی دوکاندارانی قەیسەری میوانمە. بەڕێز حەمادی زۆر بەخێر بێ بە کوردستان 24. دوایین راپۆرتی ئەو لیژنەیە کە لێکۆڵینەوەی دەکرد لە هۆکاری سوتانەکە دەرچووە، ینی دوایین لێکۆڵینەوەکان چی دەڵێن لەبارەی سوتانی بازارەکەەوە؟ سهلا. بدءا شكرا لكم سرەتادا سوپاس بۆ ئێوە و سڵاو لە بینەرانی کوردستان 24. صراحة يعني يوم 15 ڕاستەکەی ڕۆژی 15 مانگ تفاجأنا ئاگامدار بووین کە ئاگرێک لە بازاری گەورە کەوتووەتەوە و لە چەند ناوچەیەک یاخودە شوێنێکی بازرگانی هەرە گرنگی کەرکۆک ئەو ناوچەیە یاخود قەیسەری ناوچەیەکی مێژووی گرنگە. دوای گەیشتنی هەواڵەکە بە ئێمە وەکو پارێزگا کۆبوونەوەیەکی تایبەتمان ئەنجامدا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم بابەتە و شانەی ڕوبەڕووبوونەوەی ئاگرەکان هاتە سەرهێڵ و راپۆرتمان بۆ زیانەکان کردووە. ئەمە بەڕاستی کارەساتە چونکە ئەو کەسانی لەوێ کار دەکەن بژێوەیەکی دیاریکراویان هەیە و هەرچی لە نێو بازارەکەدا بووە سوتاوە و ئاگرەکە ئاگرێکی پلەیەک بووە. ئەمە جگەلەوەی دوکاندارەکان خەڵکێکی با بڵێن خۆیان ئامادە دەکرد بۆ جەژن وە کەلوپەلیان کڕی بۆ ئەوەی لە جەژنی داهاتوو بیفرۆشن. پارێزگای کەرکۆک کار دەکات بۆ ئەوەی قەبارەی ئەم زیانانە کەم بکاتەوە. باشە و ئەگەر بشگەڕینەوە بۆ هەندێک لەو ڕێکارانەی کە پێشتر گرتومانەتە بەر ئاماژە سەرەتاییەکان ئەومان پێ دەڵێن کە لیژنەیەکمان پێکێناوە، لیژنەیەکی هونەری و لیژنەیەکی ئەمنی. لیژنە ئەمنیەکە لە ماوەی 3 ڕۆژی داهاتوودا کارەکانی خۆی تەواو دەکات، بەتایبەتیش کە بەڵگەکان بۆ بەغدا نێردراون بۆ ئەوە پشکنینیان بۆ بکرێت لە لایەن هۆبەی بەڵگە تاوانکاریەکان. ئاماژە سەرەتاییەکان ئەوە پێمان دەڵێن کە بەهۆی ئاگرەکە بۆی کارەبەوە نەبووە بەڵکو ئاگرێکی بەمەبەست بووەوە کراوەتەوە، چونکە ماوەیەک هەیە لە نێوان ئەو دوو ئاگرەی کە لە قەیسەری ڕوویداوە و کونێکیش لە با بڵێن بنمیچی دوکانەکاندا هەیە. ئێمە وەکو پارێزگا پێشڕووداوەکان ناکەوین و چاوەڕێی لێکۆڵینەوەکان دەکەن. ئەمە لەلایەک پێش ئەوە هیچ لایەنێک هەیە کە ئێوە گومانتان لێ هەبێت، ینی پێشتر 8 ساڵ هەیەوەی ڕاگەیاندە بوو کامەکردێکی تیرۆریستیە، ینی سوتاندنیان بازاڕە بەدەست بووە؟ ڕاستەکەی من وەکو کەسێکی سڤیل زانیاریم نییە کە شوێن بەڕاستی، بەڵام زانیاریمان هەیە کە ئەگەری ئەوەی کە ئاگرەکە بەمەبەست بۆ 150 لە چەند ڕۆژی داهاتوودا دەرەنجامەکان دەردەچن و تەواوی هاردی کامێرەکان نزیک لە ڕووداوەکە براونەتە بەغدا و بۆ ئەوەی لەوێ لێکۆڵینەوەیان بۆ بکرێتەوە ڕاستەکان ئاشکرا بکردن. لە هەمان کاتدا لیژنەیەکی تر پێکێنراوە و ئەو لیژنەیە ڕوبەڕووبوونەوەی تاوانی ڕێکخراوی تێکدایە و ئاسایشی نیشتیمانی و هەواڵگری و هەموو لایەنەکان ئەندامیان تێدا هەیە و هەر یەکەو بە گوێرەی پسپۆڕی خۆی کار دەکات. ئێمە ناتوانین بڵین کە زۆرێک لە دوژمنکاری هەیە لە نێوان دوکاندارێکی قەیسەری و یاخود خاوەنی قەیسەری و لایەنێکی دیکە. ئەمە بەڕاستی ڕوون نییە، بەڵام بەگشتی ئاگرەکە دەتوانین بڵێن ئاگرێکی بەمەبەست بووە و ئێمە وەکو پارێزگای کەرکۆک ناوچەکە پاک دەکەینەوە دوای ئەوەی کە گڵۆپی سەوزمان لایەن ئەمنیەکانەوە بۆ هەڵکرا کە ڕێگەمان بدەن بستنە نێو ئەو شوێنانەوە. ڕاستەکەی ژمارەی دوکانەکانیش دەگاتە زیاتر لە 90 دوکان. ئەی خەباری زەرەر و زیانەکان چەندە بە ژمارە لاتانە؟
المبنيين هم ئەم دوو باڵەخانێ هەردووکیان باڵەخانەی مێژووین ئەمە گرنگە لە بەرچاومان بێت چونکە مێژوویەکی زۆر کۆنیان هەیە زیانەکان ئەوەیە کە هەموو دوکانەکان بە تەواوی سوتاون تەنانەت خۆی باڵەخانەکە زیانێکی زۆری پێگەیشتووە و ئاماژە و ئامارە سەرەتاییەکان ئەومان پێ دەڵێن کە زەرور و زیانەکان نزیکە لە 2 ملیارد دینار بۆ خەڵکی ئەو ناوچەیە و ئێمە وەکو پارێزگای کەرکووک و ئیدارەی پارێزگا ماوەی 3 ڕۆژە بە شێوەیەکی مەیدانی لە شوێنی ڕووداوەکەین و بەیانیش ئێمە سادانی ئەو شوێنە دەکەین و لەگەڵ تیمی هونەری و ئەندازیاران کۆ دەبینەوە بۆ ئەوەی کاری خێرا بکرێت بۆ ناوچەکە یاخود بۆ شوێنەکە لەبەرەوەی کارسازانی ئەوەیە کاری خۆیان لەدەستداوە بەڕاستی دروست نییە ئەوانش بێکار بن بۆ پێویستە پارێزگا بەلە بکات وە خێرا بێت لەوەی کە خەڵکەکە بە زووی بگەڕێتەوە سەرکارەکانی خۆیان بە هەمان شێوەش ئێمە وەکو پارێزگا کار دەکەین لەسەر ئاستی حکوومەتی فیدراڵی بۆ یاخود ئەو ڕێکارانەی کە هەن ڕێگە نادەن ئێمە وەکو پارێزگا قەرەبوویان بکەینەوە بەڵام بەیانی نووسراوێک دەنێدرێت بۆ نووسینگەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەوەی ئەمە بێتە بڕیاری ئەنجومەنی وەزیران و قەرەبوو بکرێنەوە ئەندام پەرلەمانانی پارێزگای کەرکووک و ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ڕادەسپێدرێن بە دوواداچوو بکەن ڕەنگە بەڕێز حەمادی با ئەوە بڵام ئەم ڕووداوە چەند جارێکیش بۆ نمونە لە پارێزگای هەولێر لە پارێزگای دهۆک ڕووداوی ئاگرکەوتنەوە لافا و زەرەر و زیانی زۆر هەبووە بەڵام ڕاستەوخۆ بە بڕیاری سەرۆکوەزیرانی یارێمی کوردستان بڕیاری قەرەبووکردنەوەیان دراوە. ئێوە دەتوانن پێشبینیەوە بکەن کە حکوومەتی عێراق قەرەبووی زیان لێکەوتوانی بازاڕی قەیسەری کەرکووک دەکاتەوە؟ پێتان وایە دەتواننەوە بکەن؟ ڕاستیەکەی ئاماژەکان ئەومان پێ دەڵێن کە شتێکی هاوشێوە هەیە چونکە ئەمە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانە و لە حاڵەتی هاوشێوەشدا شتێک هەیە کە لە بودجەی گشتیدا کە بودجەی فریاگوزاری هەیە 3 ملیارد دینار ڕێگە پێدراوە و پێشتریش خەڵکانێک هەبوون کە بەهۆی لافا و شتیوایان بەسەراتوە وەکو ئەوانەی کە لە بواری ماسیدا کار دەکەن قەرەبوو کراونەتەوە. ئێمە هێوە خوازین کە ئەنجومەنی وەزیران ڕێک لەو دوکاندارانە بداتەوە چونکە ئەمانە بژێ و ژیانی و خێزانەکانیان لەسەر ئەم شوێنانە و تەنیا پشتیان بەمە بەستووە لە ژیانی خۆیاندا هیواخوازین قەرەبوو بکرێنەوە. ئێمەش وەکو پارێزگا کار بۆ نۆژەنکردنەوەی ناوچەکە و قەرەبووکردنەوەیان دەکەین. دەستخۆش بەڕێز عەلی حەمادی جێگری پارێزگاری کەرکووک بۆ کاروباری هونەری و ڕەوشەنەکانی قەرەبووکردنەوەی دوکاندارانی قەیسەری کەرکووک. دەستخۆش.